بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. صلاة خواهي قورتان لبه بسراني عزيز وشويس لهركن صلاة ورحمة ومهرباني خواهي پروردگار بشه وسرحم ولايكتان به عبادتي مانگی رمضان خواهي قورت لمن لقبولك إن شاء الله. هاتينا خدمتان لبرسيار وغلامي مانگی رمضاني بيروز. پرسیارەکانمان زیاتر برە و زەکات و سەرفترە و ئەوانە دەچێت چونکە نێزک دەبینەوە بەرەو کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز. پرسیارێکمان بۆ هاتووە و دەڵێت ئایا مامۆستا زەکات هەمە من بڵین ئایا زەکات لە چەنە دەرەچێ؟ ئەمە وتمان 4 ملیۆن و نیم پارەت هەبێ ساڵێک بەسەریا بچێ ئەمە زەکاتی ئەدرێ لەو 4 ملیۆن و نیمە، واتە 1 ملیۆن زەکاتی نییە، 2 نیەتی، 3 نیەتی، 4 نیەتی، هەتا 4 و نیم، هەر ملیۆنێک 25,000 دینارە زەکاتەکەی تایدا. پیاوێکتر دەڵێ ئایا مامۆستا مەسەلەی ئاڵتون زەکاتی ئاڵتون چۆنە؟ ئەگەر 20 ساڵ بەسەرەوە بێ ئایا چونکە ئەو پرسیارەی کەوتی فەرمووی ئەو پیاوە ئایا لەو 20 مسقاڵە نیم مسقاڵ بۆ نمونە نیم مسقاڵە درێ و باشانەوەتی ئەگە پیسەکە هەندێکی لادەی خۆی وا باشترە ئینسان کە مارەی ژنی بڕی مارەکەی کەمتر بێ لە 20 ئەتوانێت لە جیاتی ئەوەی شتی تری بۆ بکە بۆی هەموو ساڵێک زەکاتی نەدا لەسەری ئەوەی تایە. ئەگە پرسیاری تر هاتە بێ لە خزمەتی جەنابتانای مۆسەگەر پارە هین بێت لە ئیشا بێ پارە خەڵکی بنونە تقریبان 30 وەرەقەیەکی 40 وەرەقە 45 وەرەقەیەک وازانم قسێتی ئیشۆ ئەویت مەسەلەن چەندێک زەکاتێکەوێت لەو ئیشا ئێمە مایەکەی لێ دەرەکەین بێژگە لە مایەکەی دانیشین ئەو پارە ئەگە هاتوو بەسوازم قەرزیشی کردە بۆ وەتە 4 ملیۆن و نیو ئەو کاتە ساڵ چووە بەسەریا یان هەر لە کەماوەتەوە پارەکە بۆ نمونە ساڵ چووەتە سەریا زەکاتەکەیدا. ئەگە قەرزی هەبوو قەرزەکان بۆ نمونە متەئەکیدە ئەو پیاوە قەرزی پێدا و تەئەکیدە چۆن خۆی تەئەکیداوە داتەوە باش وایە هەر ئێستا لە پێشدا بەروی قەرزەکەی بێتەوە پارە زەکاتەکەی بدە. بەڵام ئەتەگە متەئەکید نیت قەرز لەمایان فەرمویانە چاوەڕێک بکە چەندێکی هاتەوە بگوێری ئەندازەی ئەوە هاتە دەستەوە ئەو زەکاتە لەسەری، یعنی ئەو دووڕێی تایە تەئکید بووی لە پێشدا بیدە تەئکید نەبووی چاوەڕێکەدا کەسەکەەوە پارەی هەلە ئیشا کەسەکە نییە کە پارەی هەلە ئیشا ئەو کەسەوە پارەی قسەدە ئیشۆ بڕێ پارێتی قەرز کرد و قسەدە ئیشۆ منە خۆی 40 وەرەقەی هەیە 20 وەرەقەیەشی سەرف کرد قەرز کردە 20 وەرەقەی تری سەرف کردووە یعنی قەرز کردە ئەو سا کەوتێتە مەسەن 60 وەرەقە قسەدەوە ئیشۆ 70 وەرەقە قسەدەوە ئیشۆ قەرزەکەی لێلادا ئەو شێتی مایەکەی بۆ نمونەی خاتە ئەولاوە قەرزەکەی لێلادا هەمووی کۆ دەکاتەوە چەندێک پارەی ساڵێکی چووە بەسەری هەموو قەرزارەکانی خۆشی لادا بێژگە لەوژی قەرزی کردووە سافی ماوە 4 ملیۆن نیمە بەسەرەوە بوو زەکاتی لێدەرەکە ئاوای لێ زەکات سەرفتێک پرسیاران گوماوە چەندێک 3000 لیژنەی فتوای باڵا فەرموێنە 3000 یان بە خواردن ئەیدا ئەوە 2 کیلۆ نیوم برنجە یان کیلۆ نیمێک برنجیان داناوە لەسەر مەزەبی ئیمامی حەنەفی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەو شافعی کە فەرمووی 2 نیمە تایدا. ئەو برنجەش کە برنجێک بێ لایق بێ هەموو کەسێ بیخوا نەک ئەو برنجە بێ کە خەڵکانێکەیە کەم جا نایخۆن ئیلا خەڵکانێکی کەم نەبێ ئەیخۆن ئەوە لەوە ئامین هەر کامنی سوودیە بێ چیە بێ ئینشاءڵڵا بەئیزنی خوا چونکە عولەمایان متفق نین لەسەری بڕی جیاوازێ لە ناو خەلەف و سەلەفشدا خوای هەموو لایەکیان ڕەزی بێ. ئەمانە کراوە و ئەتێنە سەرەوەی بابەتەکەی ئەمڕۆمان ئەگە پرسیارێ نەبێتە ئەو بە ئینسان ئەگەر هات و تەواو نەبوو عەقڵی کەمی نوقسان بوو ئەگەر لە بەیانیان نیەتی هێنا دوایەوە کابرا تێکچوو ئەو ڕۆژەی لەسەری حەسابە واتاکە ئینسان بەیانی ئینسانێکی تەبیعی وەستا فتاری کرد ڕۆژ و پارچێوی کرد دوایەوە لە ناکە دوای
نیوەڕۆ تێکچوو ئەو ڕۆژوە ئایا حەسابەیان بەتاڵە بەڵکو حەسابە بۆی بەڵام ئەگە عەکسەکەی بوو حەساب نابێ بۆی خاڵێکی تر ئەوەی ئینسان ئەگەر هاتوو ئینسان زۆر تینی بوو و زۆر برسی بوو خەرکێ بە هیلاک ئەچێت و خەرکێ یعنی هیلاکی بۆ دەدێت ناتوانێت ئەو ئینسانە بە تەواوەتی ڕۆژەکەی بگرێ ئەو کاتا دەتوانێت عذرێکی مەقبولی بێت ئەو کاتە توانێت ڕۆژەکەی نەگرێت بەڵام وليس الامتحانات الطالب عذرا يبيح الفطر في رمضان سیارە زۆر دەکرێت هەتا ئێستاکان من ناتوانم بڵێم بۆ قوتابی خۆشەویستانە ڕۆژوو مەکەن بەخاتر ئیمتیحان چونکە بەڵگەیەکی سەریحمان نییە بەدەستەوە ئیمتیحانش چەند سەعاتێکی کورتە لە بەیانیانە چونکە شەوێکی دوور درێژا بەدەستەوە چونکە خوێندن مانای ئەوە نییە کە زۆر هیلاکت بکە ئینسان ئەگە مڕعاتی خۆی بکە بە تەئکید ڕۆژەکەش زیاتر تەئسیری ئەوەیە خوای گەورەی یارمەتیت ئەدا کە دەمت بە ڕۆژوو بێ لە ئیمتیحانەکە سەرفرازی دنیا و قیامەتت دەکات ئەو کەسانەی کە نەخۆشن چاوەڕێی شفا ئەکەن ولا ثم يقضي ولا يجري الطعام ناتوانن بە هۆکاری ئەو نەخۆشەی کە ڕۆژوو بگرێ دەتوانێت دوای بگرێتەوە بەڵام ئەگەر هەمانە پیاوی پیر ژینی پیر بەردەوام نەخۆشیەکی درێژخایەنمانەیە ئەم کەسە ئەوە ناتوانێت ئەتوانێت ڕاستەوخۆ کەفارەتەکەی بدا هەر ڕۆژی 3000 مانگی 90,000 هەر ڕۆژی 2.5 کیلۆ برنج ئەکات تقریبا 30 کەڕەت 2.5 تقریبا ئەکات 75 کیلۆ برنج ئەکا ئەمە ئەتوانێت بیدا خاڵێکی تر ئەوەیە ئینسان ئەگەر نەخۆش کەوت پاشان چاک بووەوە من القضاء فلم يقضي حتى الموت أخرج من مالي کابرا بۆ نمونە نەخۆش کەوت پاشان چاک بووە بەڵام ڕۆژەکانی نەگرتەوە ئێمە چی بکەین ئەم پیاوە قەرزاری خوایە ئەو کاتە ئێمە چیەکەین لە ماڵەکەی دەرئەکەین قەرزاری ئەو ڕۆژوانەی کەچی کە نەیگرتووە ئەمە ئەتوانی تایدا ئەنجامی بدەی ئەمە چەند پرسیارێک بوو لە خزمەتی جەنابتانە ئەگە پرسیاری تر هەبێ جواب بدەینەوە بێنە بێش هەڵەگرین بۆ دەرزەکانی تر إن شاء الله خواهي قولنا منه يوش موفق لمن قبلك وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله